بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێزان چارەخوازێکمان هەیە و نەشتەرگەریمان بۆی کرد سوپاس بۆخوا نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو بەس دەمەوێت چیرۆکی نەخۆشیەکەیتان بۆ بگەڕمەوە چارەخوازەکە کە سەردانی کردین چەند ڕۆژێک پێش ئێستا ناڕەحەت بوو میزکردنی میزەکەی خوێنی لەگەڵ بوو پشکنینمان بۆی کرد دوای پشکنین دەرکەوت کە دوو بەردی گەورەی هەیە یەکێ لەو پشکنانانی کە زۆر گرنگە ئەویش ئەشعەی سیتیسکانە دەبینن ئەم ئەشعەیەمان بۆی کردووە دەرکەوت کە دوو بەردی زۆر گەورەی هەیە لە ناو میزەڵدان ئەم دوو بەردە بوونەتە هۆی ناڕەحەتی میزکردن و میزەکەی بۆ بە خوێناوی و دووبارە و سێبارە تووشی هەوکردنە بووە بۆیە لە ڕێگای نەشتەرگەریەوە توانیمان هەردوو بەردەکە بێنە دەرێ و سوپاس بۆخوا نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو بەردەکان بە هەردووکەوە قەبارەی 6 بۆ 7 سانتیمە پەیامەکەم لێرەدا ئەوەیە کە هاوڵاتیانی خۆشەویست کاتێک کە هەست بە هەوکردنێکەکەن یان میزەکەیان خوێناوی دەبێت پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆ بکەن بۆ ئەوەی لە تەندروستی خۆیان بگەن لەبەرەوەی ئەم بەردە پێشووتر ئەکید کەمتر بووە لە 1 سانتیم تاکو گەیشتۆتە ئەو ڕادەی گەورە بووە و ئیهمال کراوە گەیشتۆتە ئەوەی کە بگات بە 6 بۆ 7 سانتیم و پێویست بە نەشتەرگەری بکە بە هیوای سەلامەتی بۆ چارەخوازەکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی